بەدریە ئیسماعیل مەحموود ناسراو بە بەدریە سیوەیلی لە ساڵی 1976 لە گوندی مالومەی شارباژێر لەدایک بووە. ئێستا لە سلێمانی نیشتەجێ پیشەی ئێسای بەرپرس و خاوەنی سەنتەری ڕاوێژکاری خێزانی بۆ چارەسەری کێشە خێزانیەکانە و ڕاوێژکار و چالاکوانی پەروەردەیی بواری ئافرەتان و گەنجانە و پەروەردەی منداڵان ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستانە. لە ساڵی 1991ەوە پەیوەندی بەکاری ئیسلامیەوە کردووە. هەڵگری بڕوانامەی زانستە ئیسلامیەکانە. ئەو پۆست و بەرپرسیارەتە حیزبیانەی پێشتر هەیبوون. یەکەم لە ئەندام شانەوە تاوەکو بەرپرسی ناوچە لە ساڵەکانی 1991 تا ساڵی 1994. دووەم بەرپرسی ناوچەی بازیان بووە لە نێوان ساڵانی 1994 تا 2003. سێیەم بەرپرسی ناوچەی یەکی سلێمانی بووە لە نێوان ساڵانی 2005 تا 2009. چوارەم بەرپرسی ناوچەی شەشی سلێمانی بووە لە ساڵی 2006. پێنجەم ئەندامی سکرتاریەتی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی بووە لە دوای کۆنگرەی دووەم لە ساڵی 2011. شەشەم ئەندامی ئەنجومەنی باڵای خوشکان بووە لە ساڵی 2013. حەوتەم ئەندامی سەرکردایەتی کۆمەڵ و ئەندامی ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوەی کۆمەڵی دادگەری بووە لە دوای کۆنگرەی سێم لە ساڵی 2015 تا ساڵی 2021. هەشتەم لە هەڵبژاردنی گشتی پەرلەمانی کوردستان لە ساڵی 2018 بە ئەندامی پەرلەمان هەڵبژێردراوە و ئەندامی پەرلەمانی کوردستان بووە. نۆیەم بڕیاردەری لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و داکۆکیکردن لە مافی مرۆڤ و ئەندام لە لیژنەی داکۆکیکردن بووە لە مافی ئافرەتان لە پەرلەمانی کوردستان. ئەو خول و ڕاهێنانەی کە بەشداری تیاندا کردووە. یەکەم خولی بەدەستێنانی بڕوانامەی ئەکادیمیەت ڕوات للمەعارف المقدسە تورکیا ئەستەمبوڵ ساڵی 2017. دووەم دەواازەیەک بۆ شارەزابوون لە نەخۆشیە دەرونیەکان CDO لە ساڵی 2013. سێم خولی لە پێناو گەشەدان بە توانە فیکریەکانی خوشکان لە پەیمانگەی جیهانی فیکری ئیسلامی لە ساڵی 2011. بەشداریکردن لە خولی نێودەوڵەتی بۆ ماوەی 5 ڕۆژ لەسەر جێندەر و ڕۆڵی ئافرەت لە ساڵی 2018. پێنجەم خولی پەرەپێدانی تواناکانی ئافرەتان لە سەنتەری زاوی لە ساڵی 2012. شەشەم داکۆکیکردن بۆ جێبەجێکردنی بڕیاری 1325 لە ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت CDO لە ساڵی 2012. حەوتەم خولی بونیاننانی توانامرۆیی و کارگەڕەکانی ڕێکخراوە ناحوکمیەکان PAO و CDO لە ساڵی 2024. هەشتەم بەشداری لە چەندین خولی تەندروستی لە سلێمانی لە ساڵەکانی 2010 2011 2012. شارەزایی و لێهاتووی هەیە لە یەکەم کارگێڕی و دامەزراوە و ڕێکخراو. دووەم زمانی عەرەبی. سێم ڕاوێژکاری بواری پەروەردە و خێزان. چوارەم چالاکی بواری ئافرەتان و گەنجان و پەروەردەی منداڵ. پێنجەم ئەزموونی 5 ساڵ کاری پەرلەمانتاری. شەشەم کاری جدی و هەمیشەیی و پەیوەندی بەهێز و بێدابڕان لەگەڵ سەرجەم ئۆرگانەکانی حیزب. حەوتەم ئەزموونی کۆڕ و سیمینار و دیبەیت و دیدار و بەرنامە و چاوپێکەوتنی کەناڵەکانی ڕاگەاندن و وانەوتنەوە و گوتاری گشتی بۆ ماوەی 33 ساڵ. چالاکی ڕۆشنبیری و کەلتوری. نووسین بەشداری کۆنگرە و کۆنفرانسی زانستی کۆڕ و وانەوتنەوە. یەکەم نووسینی توێژینەوەیەک لەسەر بەختەوەری خێزان و بڵاوکردنەوە بۆ سوودگەاندن بە گشت ناوچەکانی ڕێخستن لە سنووری سلێمانی. دووەم خاوەنی چەندین بەرەم و نووسین لە گۆڤار و ڕۆژنامەکان لەسەر خێزان. سێم خاوەنی چەندین کۆڕ و سیمینار و وەرکشۆپ و خولی درێژخایەن و کوردخایەن لە گشت لەقەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان. چوارەم کردنەوەی خول بۆ گشت بەرپرسی لەقەکانی ڕێخستنەکانی شارەکان بۆ هەر 3 مانگ جارێک بۆ ماوەی 2 ساڵ. پێنجەم پێشکەشکردنی چەندین بابەت و بەرنامە لە کەناڵی ئاسمانی پەیام و بانگەواز لە بوارەکانی خێزان، سیاست، بەشداری ئافرەت لە کای سیاسی و بانگەوازی ئیسلامی. شەشەم وتنەوەی چەندین وانەی ئیمانی و پەروەردەیی درێژخایەن لە زیندانی چاکسازی گەوران بۆ ماوەی 6 مانگ.